وەکو چۆن لە گروپەکەیە زۆر بینێن خوارد هەدیزانە خۆبیشەنە خۆت لە کاتێکە کە تۆ ئەژەنی من قساکەم هەندێک جار ئەڵەن بەرز سێ خواردتر دیکە مەوەستە وتم پەنجە بەرزتر یەکسەر لە کاتی ئەسفەکەیە پەنجە یەک دۆستبەرە سەری پەنجەوە لەسەر لە ژێر ڕێوە دەستکردین پەنجەکانەوە بڕە ئێستا بەرز ناوەڕاستەکانەکە دووەم یەکەم ژێیلا زەوجە Thank you.